20 ساڵ لەمەوبەر و لە هەلومەرجێکی ئاڵۆزی ناوخۆیی و ناوچەییدا ژمارەیەکی زۆر لە کادیران بڕیاری ڕاگەاندنی بزافێکی سیاسی نوێیاندا کە خاوەنی استراتیژی ڕوونی نیشتیمانی هەڵقوڵاوی خواستە ڕەواکانی جەماوەری کوردستان بێت. لەگەڵ ڕەواندنەوەی ئەو گومانانەی مۆرکی توندڕەوی و کەجڕەویان لە گۆڕەپانەکەدا بەرجەستە کردبوو. گەرچی پیلانگێڕێ ناوخۆیی و ناوچەی و جیهانیەکان بە شێوەیەک بوون کە گەورەتر بوون لەوەی کۆمەڵ بتوانێت خۆی لە ئاگر و داویان بپارێزێت، بەڵام بەهۆی سەرکردایەتی هۆشیار و سیاسەتی ڕوون و خەباتی پشوو درێژانەوە توانی قۆناغی موشکبارانی ئەمریکا و دەستگیرکردنی سەرکردە و سەدان کادیری تێپەڕێنێت و بە دۆست و ناحەزانی نیشاندا پارتێکی جەماوەری و پشتی بەخوا و پاشان خەڵک ئەستورە و دەتوانێت بە قوربانیدان و خۆڕاگری قۆناغە سەختەکانی گوشار و گەماروی هەمەلایەنەی سیاسی و ئابووری تێپەڕێنێت. هەروەکو لە تەمەنی ڕێکخراوەییدا توانی بە سەرکەوتوانە قۆناغی خەباتی چەکداری بەرەو قۆناغی مەدەنی تێپەڕێنێت. هەروەش لە کۆنگرەی چوارەمیدا هەنگاوێکی نوێی سیاسی هەڵگرت و دەی سێمی تەمەنی بە شێوەیەکی تری نوێخوازانەوە دەست پێکرد کە چەقی چالاکیەکانی بە دەوری بنەمای دادگەری کۆمەڵایەتی و دەستەبەرکردنیدا دەسوڕێتەوە. کۆمەڵی دادگەری کوردستان لە ماوەی تەمەنی خۆیدا لە هەر شوێنێ مافی جەماوەر و خواستەکانیان هەبوو بێت لە سەنگەری ئەواندا بووە و جەختی لە چەسپاندنیان کردووەتەوە. هاوکات چ لە کای حکومەتداری و چ لە کای ئۆپۆسیۆن بووندا پەیام و کارنامەی خۆی هەبووە و جێ دەستی بە هەردوو کایەکەوە دیار بووە. بۆیە تۆخکردنەوەی بنەمای دادگەری لە ناونیشان و نێوەڕۆکی کۆمەڵدا وەکو استراتیژی قۆناغی ئێستا و داهاتوو نیشانەیەکی تری ڕازگۆی ئەم ڕێکخراوەیە لەگەڵ خواستە ڕەواکانی جەماوەری کوردستان و داخوازی ڕەواکانیان. 20 ساڵی ڕابردوو ئاوێنەی ڕاستەقینەی بەرجەستەکردنی دروشمەکانی کۆمەڵ بووە بە کردار و هیچ کاتێک بە ئامانجگرتنی هەمەلایەن نەیانتوانیوە ئاراستەی کۆمەڵ بگۆڕێ و تووشی پاشەکشەی بکات. هەر بۆیە هەڵوێستەکانی نەبوونەتە هۆکاری شەرمەزاری بەرامبەر خەڵکی کوردستان، وەکو ئەوەی لە پێناوی هەندێک دەستکەوتی مادیدا چاوپۆشی لە ستەمکاری و پێشێلکاریەکان بکات بەرامبەر بە مافەکانی خەڵک. کوردستان لە بەردەم قۆناغێکی مەترسیدایە بەهۆی بەردەوامی پێشێلکاریە هەمەلایەنەکانی مافی مرۆڤ و سیاسەت و بژێویەوە کە دوجار نوێنەری نەتەوەیە گرتووەکان ئەو مەترسی بەگوێی دەسەڵاتدارانی هەرێمدا ڕاگەیاند کە هەروەکو میوزیکێک بوو بەلای گوێی کەڕدا تێپەڕی. لە ناو دەریای قەیرانەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستدا هیچ قەوارێکی لەم شێوەیە ناتوانێت داهاتووی هەبێت. بۆیە کۆمەڵی دادگەری کوردستان لە دەی سێمی تەمەنیدا جەخت لە زاراوەی دادگەری هەمەلایەنە دەکاتەوە بۆ کۆمەڵگەی کوردستانی و بە تەنیا ڕێگەچارەی ڕزگاربوونی گەلەکەمانی دەزانێت کە لە هەڵدێری چاوەڕوانکرا و بیپارێزێت. ئەوەش بە هەوڵ و هیمەتی هەموو پێکهاتەکانی کوردستانی دەستەبەر دەبێت، نەک بە دروشمی سواوی ناسیۆنالیستیانەی سیاسیە بازرگان و سەرمایەدارەکان.